ئەم بەیانیە حدودی تقریبا 8 جوانەکانمان سەر بڕیوە. جەژنتان پیرۆز بێت. ئەمڕۆ یەکەم جەژنی قوربانی پیرۆزە لە شای سلێمانیدا هاوڵاتیان پەیتا سەردانی خزم و کەسوکاریان دەکەن بۆ گرتن ئازادی و هاوڵاتیانێکی دیکەش کە قوربانی دەکەن وەک سونەتێک نەوێت بەشداری بکەن لەو خێرە گەورێدا کە حاجی لێرێگە فەرموویتە ئێرە جەژنە پیرۆز بێت گردمە ئازاکەن گردنتان ئازاویە خوا بەخێر بن سەر چاومان. قوربانی تا چەندێک گرنگە هەموو ساڵە قوربانیەکەی قوربانجانێمە هەموو ساڵی لێرە قوربانیمان کردو بۆ خۆمان و بۆ موسڵمانانی جێیکەین هەم ئیسفادەیەکە بۆ ئێمە هەم ئیسفادەیەکە لە خەڵک بۆ خەڵک کاراسانترمان کردو لێبەری لێرە وەکو قەسابخانەیەکی بچکۆلەیشمان کردو بە سەرپەرشتی جەماعەتی قایمقامێت ڕێی پێداوین. هەموو ساڵێمە لێرە قوربانیمان کردووە. واتە بۆ ئەم ساڵیش ئێوە موافقەتی قایمقامێتان وەرگرتووە لێرە؟ موافقەتمان لە لوجنەکە وەرگرتووتیانە بە پاک و تەمیزی بیکەن. تا چەندێ دڵم مرتاحە کاتێ قوربانی ئەەکەی؟ وەڵا الحەمدوللا دڵمان مرتاحە ئەوەیش هیە لای ئێمەیکان مرتاحە لەبەری سیارەکانمان فەرقیە لەگەڵ سەیری مەیانەکەیە. ئێمە بە هەرزانتر تەسلیمیانەکەین و ئێمەش بە هەرزانترەی کڕین. لەبەری هەموو ساڵ ئێمە کڕیمانە بە جوملەی کڕینیایی خۆمانە دابەستی خۆمانە. ئێستا چەند ئاژەڵتان سەر بڕیوە بەیانیە؟ وەڵا ئەم بەیانیە حدودی تقریبا 8 جوانەکانمان سەر بڕیوە. زیاتریش ئاخەتەمان هەروە نەفریاکەوتین لەبەری یەکەم ڕۆژە دوای نان خواردنەوەوانە ئیشەکرێت. دوای نوێژ و ناخواردن تا چەند هاوڵاتیان خواستیان لەسەر قوربانیە بۆ ئەم ساڵ قوربانی ئەکەن ئەم ساڵ ئیم ساڵ تقریبا یعنی لەوانەیە لە پار زیاتر بێ خەڵک خواستی زۆرترە کە حاجی بۆ ئاژەڵ بە چەند سەرە بڕێ لەلای ئێوە هام شێوەی نرخی کوشتارگەیە؟ نا تقریبا لە کوشتارگە شتێک گرانترە لەبەرەوەی فەرقیە لە قوربانە سعرەکان. هەم قەسابەکە کە ئێمە گرتومانە ستافی قەسابخانەی خۆمانمانێ ناو قەسابخانەی سلێمانی 5 قەسابیەوەمانێ ناو بێجگە لە قەسابەکانی خۆمان. بەش مەترسی نییە ئاژەڵ سەبڕی ئاژەڵە گەورانە لێ هەڵگەڕێتەوە شێشیوە مەترسیەکەی زین چۆنە ئێمە پێشۆی داگرین کە لە بچەیەکەین اینجا داگرینە عەرزەکە بۆی شێت نەبێ لێمان. زۆر سپاس بۆ بەڕێستان خێرتا بنووسێ. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە یەشێکە لەو شوێنانی کە لە ژێر چاودێری لیژنەکاندا وەک کە باسی کرد بەڕێزیان ئاژەڵ سەر دەبڕێت لە ناو شاری سلێمانیدا ئەوەی کە هەیە هاوڵاتیان دەیانەوێت لە ڕۆژانی جەژنی قورباندا قوربانی بکەن ئەیانەوێت بەشداری بکەن لەو خێرەی کە دەستیان بکەوێت هەر کەسە و بە پێی توانای خۆی هەر ئاژەڵی گەورە یاخود ئاژەڵی بچووکە یاخود جۆرە ئاژەڵی دیکە کە بۆ قوربانی بشێت هاوڵاتیان سەی دەبڕن بەپێی ئەوەی هەیە کە لیژنەکانی قایمقامێت ڤێتەنەری سلێمانی لە نەپەیوەنددارەکان باسییان لەوە کردووە کە دەبێت ئاژەڵ لە سەربڕخانەکان لە سەر ببڕدرێ ئەمانیش وەکوی کە باسییان کردووە کە موافقەتی لیژنەکانی قایمقامێتیان هەیە لە ژێر چاودێری ئەواندا لێرە لەم قەسابخانە بچووکەی خۆیان ئاژەڵەکان سەردابڕن.